خوێندکاری ئازیز سڵاوی خوای گەورەی و میهرەبانت لێبێ. بەو هیوایم کە زۆر زۆر باش و لەش ساغ و تەندروست بن. بەو هیوایم کە گڕوتینێکی زۆر باشتان هەبێ. بەو هیوایم کە ئینشاءالله ئەم وانەیە تەنها کات کوشتن نەبێ، بەڵکو ببێتە مای سوودێکی زۆر باش بۆ تۆ کە بتوانی لە بابەتەکانی بیرکاری تێبگەیت و ئاسانکاری باشت بۆ بکەم. خوێندکاری خۆشەویستم لەوانی پێشووە وەک واگەداری کەوا کۆتاییمان بە وانەی یەکەمی بەشی یەکێنە ئەو بۆ ڕاهێنان و نمونە و دار و بەردمان پێکەوەشی کار کرد. ئێستا ئەچینە سەر وانەی دووەم. لەوانی یەکەمە بیرتە خەمەوە باسی چیمان کرد؟ باسی ژمارەکانمان کرد، باسی کردارەکانمان لەسەر ژمارەکان کرد، باسی کۆمەڵی ژمارەکانم بۆ کردی. وتم کە چەند کۆمەڵەمان هەیە لەناو ژمارەکانە و ئەم ژمارانە زۆر زۆر گرنگە بۆ تۆ کە بیناسیتەوە. ئەمڕۆ ئەچمە سەر شتێکی تری زۆر گرنگ کە باسی چیت بۆکەم؟ باسی توانەکان و ڕێگەکانەکەم. سێکت پێڵم بیرت نەچێتەوە، ڕۆجای خوات لە یەکەم بیرت نەچێتەوە. توانەکان و ڕێگەکان ئێستا خوێندکاری پۆلی 12 هەیە، ئەمەی پێڵێمەوە بۆ لە پۆلی 10 ئەی خوێنی وردەکاریەکەی لێرە هەیە، لە پۆلی 12 بەکاری هێنیت. لە پۆلی 12 ئەم تەفاسیلەی کە ئەمڕۆ من بۆ تۆی باسەکەم تیای نییە، بەڵام خوێندکار ئەبێ بیزانێ. بۆ مامۆستا پێڵێ تۆ لە پۆلی 10 خوێندوویتە، تۆش سنگ دەرەپەڕێنی وەڵام مامۆستا لە 10 نەمخوێندووە یا بایکۆ دووە یا چی. ئێستا ڕیکۆردە، ئێستا تۆ ڕیکۆردە و ماڵە بەسەرتەوە ئەبێ زۆر وریابی. توانەکان و ڕێگەکان زۆر زۆر گرنگن. ئۆکەی ئەو بیرشم نەچێ نەڵی مامۆستا دەر چاوی کەس بۆ عینێکی لە چاوایە، ئەوە چاوی خۆمم خۆشەوێ، ئەم سمارتبۆردە ئەڵێن خراپە بە حساب بۆ چاو. ئۆکەی با بچینە سەر بابەتەکان. ئێمە چیمان هەیە لێرەیە؟ تەمان ئێمە بابەتێکمان هەیە، ناوی چییە؟ ناوی هێزە. زۆر گرنگە توی خوێندکار بزانی هێز چییە. زۆر زۆر گرنگە. هەر ژمارەیەکت بینی توانی هەبوو، بەم ژمارە و توانە پێکەوە ئەوترێت چی؟ ئەوترێت هێز. ئەو هێز چییە؟ توان و بنچینە. هەر کاتێ ژمارەیەک توانی هەبوو پێوترێت هێز، بەیەکەوە بە هەموو یەوترێ هێز. ئۆکەی چیتر گرنگە لەسەر هێز بیزانی؟ گرنگە بزانی کە ئەو سێپی ئەوترێت بنچینە و هەروەها ئەو دووەپی ئەوترێت توان. کەواتە هێز لە چی و چی پێک دێت؟ هێز پێک دێت لە بنچینە و لە توان. ئۆکەی توان بریتە لە ژمارەی جارەکانی کە بنچینەیەک چەند هێندە دەکاتەوە. تۆ پێویست ناکا و پێناسیە بزانی بەو جۆرە، تەنها بزانە هەر کاتێ توانێک بوو بەرزکرابوو پێوترێت توان، ئەوەی ژێرەوە پێوترێت بنچینە، بە هەردووکیانەوترێت هێز. عەشایرانە بیزانە، پێویست ناکا خۆت مسەقف بکەیت و وەڵا بنچینە چییە؟ وەک ژمارەیەک پێناسە دەکرێت کە بە خۆی چەند هێندە دەکرێت. نا خۆت مسەقف مەکە. هەر بە عەشایری کێشەمان نییە. سەیرێرم بۆ بکە. گرنگە بزانی هێز چییە؟ ئەوە زانیمان هێز چییە؟ کاتێک کە ئاڵێم سێ تواندوو، بنچینەکەم بەپێی توانەکە بۆ بنووسەرەوە. واتە ئێستا توانەکەم چەندە لەویایە؟ 2. بنچینەکەم چەندە؟ 3. واتە بنچینەکە بنووسەرەوە چەند توانم هەیە؟ ئەوەندە جار. چەند توانم هەیە؟ 2. توانەکەم 2. کەواتە 2 جار بنچینە بنووسەرەوە و کەڕەت خەرە نێوانیانەوە. 3 کەڕەتیش ئاسانە بەدەستە نووسرێەوە 9 کە هەر عیبە بڵێ نەیزان. 3 کەڕەتی 3 9کە. کاتێک کە ئاڵێم 2 توان 3 چەنە جیاوازن نەڵێ کاتە 2 کەڕەتی 3 ئاگادار بە هێز وانییە. ئەی هێز چۆنە؟ بنچینەکەم چییە؟ 2. دووەکەم بۆ بنووسەرەوە چەند جار؟ مامۆستا 2 بنووسمەوە 3 جار. کەواتە 2 2 2 چی لە نێوانیانە دانی؟ لێکدان. 2 کەڕەتی 2 4 کەڕەتی 2 8. وەرە بەکار ئاسانێکترت بۆ بکەم. تۆمساڵ کە پۆلی 10 زانستیت ئیتر وەکو پۆلی 7 و 8 و 9 نییە. توانی حاسیبە بەکاربێنی. باشە حاسیبە کە بەکارهێنیت لە حاسیبەکە تا بنووسە ژمارە 2 شتێکی تایە لە شوێنێکی بچووکایە 8ێکە نووسراوە توان 3کەی بۆ بنووسە لە دوایەوە ئەنجامێک سەر پێتەڵەیە کاتە 8. واتە پێویست ناکە مێشتی خۆشت بەشغوڵکەی. بەڵام زۆر گرنگە بزانی 2 توان 3 مانای ئەوە نییە بڵێ 2 کەڕەتی 3. ئەمە غەڵەتە. ئەیمانای چییە؟ بنچینەکەم بۆ بنووسەرەوە بەپێی توانەکە چەند بوو ئەوەندە جار بینووسەرەوە. زۆر گرنگە لەمە تێبگەی. بەڵام بەکاریشی ناهێنین هەتا ناچار نەبین، چونکە ئێستا ئێمە تەکنەلۆجیامان لەبەردەستایە، حاسیبەمان لەبەردەستایە. ئەتوانی بە حاسیبەکەت بنووسی چی؟ 2 توان 3 یەکسەر ئەنجامەکەت ئەیاتێ. وەرە سەیری من بۆ بکە. 5 توان 4 بنچینەم چییە؟ 5. کەواتە 1 جار 5 2 جار 5 3 جار 5 4 جار 5 بۆ بنووسە و لێکدان خەرە نێوانیانەوە. ڕۆ بەخێراتی تەواو. حەلیشی مەکە 625ەکە. ئەی چۆن بیدۆزمەوە؟ حاسیبەت لەبەردەستە لە حاسیبەکە بنووسە 5 8ەکەم بۆ بکە 4 یەکسەر کابرا ئاڵێ 625. ئەم حاسیبەیە زۆر زیرەکە با پێت بڵێ.
زۆر زیرەکە هەرچێکی بیتی هەر ژمارێکی کەڕەت و توان و دابەش و نازانم چیزی هەموویت بۆ حەلەکە تەکنۆلۆژیایە سعیدم پێش کەوتووە جاران نییە جاران کە حاسیبە نەبوو ئەبوو بە ناچاری دانیشین بە دیارەم شتانەوە و بەدەست حەلیانکەین بەس ئێستا نەخێر ئاسانکاری بەکارێن 2 توان 6 بنچینەکەم چییە 2 1 و 2 و 3 و 4 و 5 و 6 جار دووەکەم بۆ بدووسەرەوە و کەڕەت بخەرە نێوانیانەوە بیرت نەچێ ئەم قسانەی بۆ تۆ یەکەم زۆر مهمە بە ئاسایی سەیری مەکە بە ئاسانی سەیری مەکە بڵ جاوەچی زۆر ئاسانە سال 5 بەتوانی سێکە سال 3 سال 3 سال 3 سال 3 سال 3 5 جار بینوسەرەوە ئاسانە کە من حەلیەکەم بەس بڕۆ خۆشت بە وەرەقە و قەڵەم حەلی کەرەوە بزانە هەروە ئاسانە لای تۆش بێگومانم کە دوای 1 2 جار لای تۆش ئاسانە بێ زۆر بەلامەوە گرنگە ئالێرە شتێکی ترت پێ بڵێم لەسەر ئەم سال 3 بەتوانی 5 ئەگەر لە ئیمتیحانە سال 3 بەتوانی 5 ئاوا بۆ بێتەوە ئەگەر ئاوا هاتەوە ئەوە بیرت نەچێ بەم سال 3 کە توانەکەی هەمووی ئەوە ئەمە پێوترێت بنچینە کاتە بنچینەکەم چەنە سال 3 کاتە سال 3کەم 1 و 2 و 3 و 4 و 5 جار بۆ بنووسەرەوە مامۆستا بۆ 5 جار لە بەروی توانەکەم 5 دەوەرە سەیرەمانم بۆ بکە کوا بنچینە نەڵی بریتە لە سال 3 ئەگەر کەوانەی نەبوو بنچینە بەس ژمارەکەیە سالبەکە نییە کاتە چیم بۆکەی سالبەکە لە دەری دەرەوە بنووسەرەوە و کەوانەیەکم بۆ بکە 5 جار سێکەم بۆ بنووسەرەوە 1 2 3 4 5 چیە خەیتە نێوانیانەوە عەزیزەکەم لێکدان کەواتە ئەمەم بۆکەی 3 کەڕەتی 3 جیاواز ئاگدار بە ئەگەر سالبەکە بنووسی سال 3 کەڕە سال 3 کەڕە سال 3 کەڕە سال 3 زۆر جیاوازە وەک لەوەی بڵێ سالبێکم هەیە لە دەرەوە ئەنجاوەکو 5 جار سێکە لێکدانەکەم بە هەرحاڵ تۆ کە بە حاسیبەی نووسی چۆنی نووسی ئەگەر ئەمانم بۆ بنووسی کەوانەی هەیە تۆش کەوانەی بۆ بکە سالب 3 بەتوانی 5 کەوانەی نییە تۆش سالب 3 بەتوانی 5 بڕۆ بە حاسیبەکە تاقیکەرەوە طبعا ئەمە لە بروی توانەکەی تاکە هەردووکیان هەمان نەتیجاکە بەس ئەگەر توانەکەین بۆ بکەی بە 6 توانەکەین بۆ بکەی بە جووت نەخێر ئەمەیان سالب ژمارە دەرەچێ ئەمەیان موجب عینەن ژمارە دەرەچێ واتە فەرقەکە واتە ئەمەوێ پێت بڵێم کەوانەی هەبوو لە حاسیبەیە کەوانەی بۆ بکە کەوانەی نەبوو تۆش لە حاسیبەیە کەوانەی بۆ گەر باوەڕیش ناکەی وەرە بۆ ئێرە وەرە بۆ ئێرە دقەتێکی ئەمەم بۆ بدە سالب 3 بەتوانی کوا بەتوانی ئەوە بەتوانی ها ئەو هەشتەی هەیە بەتوانی 5 بەتوانی عەفو 6 کوا بەتوانی 6 وتمان ئەگەر توانەکەی جووت بێ فەرقەکە سالب 3 بەتوانی 6 چەنەکە سالب 729 ئەوە کەوانەمان بۆ کرد یان نەمان کرد نەمان کرد وەرە کەوانی بۆ بکە کەوانە سالب 3 کەوانە داخە بەتوانی 6 ئەنجامەکە پێمەڵە چێ 729 موجب کەواتە زۆر گرنگە ئاگات لە کەوانە بێ کەوانە بکەیتەوە لەناو حاسیبەیە ئەگەر نا ئەم حاسیبەیە زۆر زیرەکە بەڵام ئەگەر تێی نەگەێنی چیتەوێ بێگومان ئیشکالت بۆ دروست ئەکا بۆیە زۆر وریا بۆ و زۆر ئاگادار بە 1 لەسەر 3 بەتوانی 5 واتە چی واتە 1 لەسەر 3 لێکدانی 1 لەسەر 3 ئەمە 2 جار ئەمە 3 جار ئەمە 4 جار ئەوە 5 جار لێکدانیش خەرە نێوانیانەوە تۆ تەنها لەسەرتە کەوانی هەیە کەواتە کەوانەکەم بۆ بکە 1 بەشی 3 بکە توانەکەی بۆ بنووسە 5ەکەی بۆ بنووسە 5 بنێ بە ئانسەکە یەکسەر وەڵام تەیاتێ تەکنەلۆجیات لە بەردەستایە وەکوتم تۆ بە تەکنەلۆجیا ئەتوانی وەکو ئاسانکاری بەکاری بێنیت و زۆر کاراسانیت بۆ ئەکات ئەگەر لەمە بێ شتێکی ترمان هەیە پێوترێت سیفەتی هێزەکان کە زۆر گرنگە تۆی خوێندکار بزانی سیفەتی هێزەکان چۆن بەکار دێنیت ئەنجاوەرە بۆ ئێرە با پێت بڵێم سیفەتی هێزەکان چۆن بەکاربێنە چۆن مامەڵەیان لەگەڵا بکە چۆن ئیشی تیا بکە ئەگەر لە من بێ بێگومان پەشیمان نابیتەوە و بە ئامێش تۆزێک داهێنانی تیا بکەین پێم باکگراوند بیکەین بەم ڕەنگە جوانتر لای جەنابەت شانی ئەیە لەبەر خاتری تۆ قەیچێکە با ئەوەش ئاوا کەی کێشێ قەت کێشەنی وەرە سێک ئێمە سیفەتەکان چیمان هەیە لەناو سیفەتەکانە کە ئێمە هەمانە سیفەتێکمان هەیە پێی ئەوترێت چی پێی ئەوترێت چی تۆ بڵێ
دەیتۆ بڵێ پی ئەوترێت سیفەتی لێکدانی هێزەکان. دقت بە من دوو توان سێم هەیە، ئەم دوو توان سێ لێکدان کراوە لەگەڵ دوو توان پێنجە. سیفەتی لێکدان هەر کاتێک دوو هێز لێکدان کرابوو، دوو هێز ئەبێ بزانیمە بەستم لە بنچینە و هێزە، بنچینە و توانە. هەر کاتێک دوو هێز کە ڕەت کرابوو دیقەت بدە بزانە ئایا بنچینەکان وەکو یەکن یا وەکو یەک نین. دوو ئەگەر هەیە یان وەک یەکن یان وەک یەک نین. ئەگەر وەکو یەک بوون یەک جار بنچینەم بۆ بنووسەرەوە، توانی یەکەمم بۆ بێنە خۆی بکەرەوە لەگەڵ توانی دووەمە، واتە ئەنجامەکە بێ بە دوو بە توانی هەشت. دوو بە توانی هەشتیش ئیشی حاسیبەیە، بە حاسیبێک سەرنجامەکەت پێڵێ. هەرچەند ئەوەی لای من گرنگە ئێستا تەنها بزانی هەر کاتێ دوو هێز لێکدان کرابێتن بنچینەیان وەک یەک بوو، توانەکانم بۆ کۆکەیتەوە. لە چیە؟ لە لێکدانە وریابە ئەبێ ئەم بینە لێکدان بێ. باشە؟ یعنی ئێستا x بە توانی سێ لێکدانی x بە توانی حەوت با x بێ، مەرج نییە هێز هەر ژمارە بە توانی ژمارە بێ. بنچینەکە ئەکرێ x بێ، قەیچێکە ئەکرێ سین و ساد بێ، سین و سادەوە لە پۆلەکانی داهات و گوزەشت تێپەڕی. ئێستا چوینە لەسەر xy. باش ئەگەر بنچینەکانم وەکو یەک بوو و ناوڕاست لێکدان لە نێوانیان هەبوو، یەک جار بنچینە بنووسەرەوە توانی یەکەم کۆ بکەرەوە لەگەڵ توانی دووەمە، ئەنجامەکەیش مەکاتە x بە توانی دە. باشە لە لێکدانە سەیری بنچینم بۆ کە ناتوو بنچینەکان یەکسان نەبوو لە لێکدانە. وەکو چی؟ وەکو بۆ نمونە دوو توان سێ لێکدانی پێنج توان سێ. ئەوە پێم وابێ دواتریش بیخوێنین لە شوێنێکە. ئەوتان باشە ئەگەر هاتوو بنچینە یەکسان نەبوو، چی یەکسان بوو؟ توانەکان یەکسان بوو. دیقەت بە توانی ئەم سێ توانی ئەوش سێ. ئێستا بنچینە یەکسان لەم هێزانیان نەخێر. توانەکان یەکسانە بەڵێ، هەر کاتێ توان یەکسان بوو بیکەرە ناو کەوانە و توانەکەم یەکجار بۆ بنووسەرەوە. ئاخرە و قسەیە مهمە گاڵتە نییە، بیخەرە ناو کەوانە و توانەکەم یەکجار بۆ بنووسەرەوە. بنچینەی یەکەمم بۆ بێنە لێکداری بنچینەی دووەمیانی کە دووەمیان چییە؟ لە خۆتەوە مەچی لە خۆتەوە کردی پێنجە. ئەمە دوو کەڕەتی پێنج دە بە توانی سێ. کەواتە ئەگەر بێت و لە لێکدانی دوو هێزا بنچینە یەکسان بێت توان کۆ ئەەکەیتەوە. ئەگەر توان یەکسان بێ بنچینە لێکدانەکەیت و یەکجار توانەکە دانیتەوە، وریا بە توان کۆ ناکەیتەوە لەو کاتەیە لەم حاڵەتە ئێرە. باشە ئەمە یاسای یەکەمیان تەواو. ئەچینە سەر یاسای دووەمیان. ئەگەر هاتوو دوو هێز دابەشی یەککرابێتن، چیم بۆکەی دوو هێز دابەشی یەککرابێتن؟ سەیری بنچینەکانم بۆ بکە. بنچینە یەکسانە یا یەکسان نییە؟ یەکسانە. ئەگەر بنچینە یەکسان بێت و لێکدان لە نێوانیانە بێت، توان چی لێکەم؟ کۆ یەکەمەوە. ئەگەر دابەش لە نێوانیانە بێت، توان لێ دەرەکەم، واتە بێتە دوو بە توانی سێکەم پێنج. ئەش بێتە دوو بە توانی سێکەم پێنجی کەم چەنەکە؟ مناڵێکی یەک و دووسی سەرەتایی نەڵێ وڵات سێ پێنجی لێ ناڕوا. نە لێ ڕوا. ئێستا عینم پێش کەوتووە سێ پێنجی لێ ڕوا، بەڵام بە سالبی دانێتەوە، واتە بێتە سالب دوو لێ ڕوا. ئەگەر باوەڕیش بە من ناکەی بە حاسیبەکەت بنووسە سێ سالب پێنج، ئەنجامەکەی سەر پێتەڵێ کاتە سالب دوو. ئاشە ئێستا ئەو های لێ هاتووە و وەکو جاران نەماوە. ئەمەش بەنسبەت دابەشەکانەوە کە زۆر گرنگە بزانی چۆن مامەڵەی لەگەڵاکەی. عادەتەنەڵێ توانی سەرە ناقسی توانی ژێرە، نەک توانی ژێرە ناقسی توانی سەرە. هەموو ئەمانش ئێستا بە تەکنەلۆجیا ئەتوانی شیکاریان بکەی، ئەتوانی بگێتە ئەنجام، هیچ گرفتێکی ئۆتۆمان نییە لەگەڵەوەیە. یاسایەکی هێزەکانمان هەیە، ئەڵێ هەر کاتێ ژمارەیەکم هەبوو ژمارەکە توانی هەبوو. ئەگەر خوا کردی ژمارەکەی تریش توانی هەبوو، واتە توان ئاوە ڕیسکرا بۆ دوایەکە. توانێک توانی هەبێ، هەرە تو خود توانی ئەم توانە لەکوێ بووێنات؟ هەیە ریکاریە هەیە. چی لێەکەی بۆ؟ ئەو کات بنچینە دانیتەوە، بنچینەکەم وەک خۆی توانەکانیش لێکدان کەواتە سێ کەڕەتی پێنج. لێک کاتە توانە بێ بە لێکدان. ئەگەر توانی هەبێ، توانی هەبێ ئەبێ بە لێکدان. سێ پێنجی ئەبێ بە دوو بە توانی پانزە. ئەمەش سادەکردنی سێمیانە کە گرنگە. ئەو کۆمەی تریشان کەوتمان هەر کاتێک هاتوو لێکدان هەبوو بنچینەکانم جیاواز بوو، بەڵام توانەکانم وەکو یەک بوو، یەک جار توانم بۆ نووسیتەوە بنچینەم بۆ لێکدانی یەکەکەی. بەو جۆرە ئەوەشیان بریتە لە یاسای سێم.
یاسەی سێم شتێکی تریش ئەڵێ بەعکسەوە تێسێمە ئەمازانیم بەعکسی شەوا بێ بیزانی بەعکسەوە چییە هەر کاتێک کەوانەیەکم هەبوو دوو ژمارە لێکدان کرابوو کەوانەکە توانی هەبوو ئەگەر ئاگات لەم قسەیە بێ ڕەجاءن بین و سەرەوە لە لای خۆت بەتێبینی هەر کاتێک کەوانەیەکم هەبوو کەوانەکە توانی هەبوو ئەم توانە کە لەسەر کەوانەکەیە ناو کەوانەکە کەڕەتی تیابوو کەڕەت نابێت کەم کوی تیابێ کەم کوی تیابێ شمولیم تێبینێ ناکە ئەوە ئەو توانە دابەشە بێ بەسەر هەموو ژمارە و هەموو ڕادەکانی ناو کەوانەکەیە بەمەرجە چی هەبێ لە ناو کەوانەکەیە لێکدان واتە یەکسانە بێ بە 3 تواند و لێکدانی 7 تواند هیچ کێشەیەکی نیە 3 تواند و 9 7 تواند و 49 9 کەڕەتی 42 حاسب یەکسەر پێت دەڵێت چیەکە بەڵام ئاگادار بە ئەگەرم بەینە زائید بێ تۆ بڵێ ئەکاتە 3 تواند و زایدی 7 تواند و ئەمە هەڵەیە بۆچی هەڵەیە لەبەرەوەی لە کۆکردنەوەیە ئەم قسە ڕاست نییە لە لێکدانە ڕاستە بەس لە کۆکردنەوەیە ڕاست نییە کۆکردنەوەکەی باس نەکردووە بەداخەوە بەڵام جارێکی تریش بەڵام من ئەوەم بە ئیزافە پێوتویت بینیم سەرەوە لە لای خۆت ئەزانم لە پۆلی 12 چی پێویست پێ بێ ئەزانم لەم ساڵا چ نمونەیەکت بۆ دێتەوە بۆیە ئاگدار بە بۆ ئەوەی خوا نەخواسێ ئیشکالت بۆ دروست نەبێت کۆتا دانەمان ئەگەر هاتوو کەرتێکم هەبوو بۆ نمونە 3 لەسەر 7م هەبێ بەتوانی 5 کەرتم هەبێ هەر کاتێک کەرتم هەبێ ئەوە سەرە بخەرە ناو کەوانەیەکە و توانەکەی بەرێ ژێرش بخەرە ناو کەوانەیەکە و توانەکەی بەرێ تا وەکوایە بڵێ 3 توان 5 دابەشی 7 توان 5 واتە گەر کەرتم هەبێ کەرتەکە توانی هەبێ ئەو توانە بۆ سەرەیە بەجیا بۆ ژێرشە بەجیا بۆ سەرەیە بەجیا بۆ ژێرشە بەجیا ئەگەر سێرێکی ئەمەم بۆ بکەی 2x لەسەر 3y بەتوانی 7 ئەو توانە بۆ سەرەیە بەجیا بۆ ژێرشە بەجیا واتە 2x بەتوانی 7 لەسەر 3y بەتوانی 7 باش ئێستا ئەمەد کۆتایی هاتەوە چی هاتەوە ئێرە کەوانەیەکم هەیە توانی هەیە ڕادەکان چیان لە نێوانایە والله مامۆستا لێکدانیان لە نێوانایە مادام لێکدانە چیم بۆ بکە ژمارەکەم بۆ دابشکە بەسەر هەمویانە ئەگەر کەم و کۆ بۆیە نەخێر توانەکە دابش نەبوو چی لێت کەواتە یەکسانە بە 2 توان 7 x توان 7 3 توان 7 y توان 7 کەواتە توانم وای لێکم بڵێ توانم وای لێکم هیچ کێشەیەکی نییە هیچ کێشەیەکی نییە هیچ ئۆکەی پێ بڵێن ئۆکەی کۆتاشتمان کە باسیەکەین هەر کاتێک کەرتێکم هەبێ بۆ نمونە 3 لەسەر 2 توانەکەی سالب بێ چیم بۆکەی کەرتەکەم بۆ دروستکەرەوە و توانەکەشم بۆ دانێرەوە ئەو توانە سالب بێ هەندێک شت هەیە لە بیرکاریە بێ وریابی یەکێک لەو شتانی کە بێ وریابی توان نابێ سالب بە سادەیەکی چۆن سادەیەکی ئەم توانە ئیرادەی ئەو خوایە لە خۆیەوە بێ بە موجب بەس کە بوو بە موجب کەرتەکە سەرە و ژێرەکەی عەکسە بێتەوە واتە دوی ژێرە یەتە سەرە سی سەرەیەتە ژێرە واتە کەرتەکە هەڵەگەڕێنیتەوە کەرتەکە چی لێکەی هەڵیەگەڕێنیت زۆر میمەوە قسەیە کەرتەکە هەڵەگەڕێنیتەوە بریاب ئاگات لێ بێ هەر کاتێک کەوانەیەک توانەکەی سالب بێ ئەیکیتەوە بە موجب بەڵام توانەکە هەڵەگەڕێنیتەوە وامەشە کاتە 2 توان 3 لەسەر 3 توان 3 چونکە توانەکە بۆ سەرە بەجیا بۆ ژێرش بەجیا دابەشە بێ ئەمەش بریتێ لە کۆتا بابەتی ناو سیفەتەکانی هێزەکان کە زۆر گرنگە کۆمەڵێک تری سیفەتمان ماوە بەڵام پێم خۆشە ئەوانە بمێنێ بۆ شتەکانت زۆر لەسەر کەڵەکە نەبێت ئەمە تازە گەشتە سەر تەکنەلۆژیاکە و باسی تەکنەلۆژیاکە تۆ بۆت باس کرا چیە ئەسمان کرد کە توانی بە حاسیبە 2 توان 5 چۆن بنووسی 2 توان 5 بە 2 ئەو هەشتە 5 بنووسی یەکسانە بکە یەکسەر سبحان الله ئەڵەیە کاتە چەند ئەڵەیە کاتە 32 ئەنجا عەزیزەکەم لێرەیە ئێمە چیمان هەیە ئەم پرسیارەمان هەیە ئەم پرسیارە ئەم نمونەیە ئەڵێ چیم بۆ بکە ئەم نمونەیە هەر لە خۆیەوە هاتووە ئەڵێ ئەم بڕەم بۆ سادە بکە باش ئێمەنیش دێم ئالێرە ئەڵێم بەسەر چاو تۆرە ئێرە عەزیەت نەبێ با دەستکەین بە سادەکردنت هەر کاتێک بڕێک هاتە بەردەستی تۆ هەموو ڕادەکانی نێوانیان کەڕەت بوو
لەگەڵ دابەشە واتە کەمکویتیان نەبێ ئەم وانەیە خۆی کەمکویشمان هەیە بەس ئەم وانەی تۆ تەنیا کەڕەت و دابەشی تایە کەمکویتیان نیە بۆ جارێ ئەویان لە مەشی خۆتکەرە دەرەوە هەمیشە پرسیارێک بۆ تۆ بێتەوە لەم وانەیە بەس کەڕەتە چیم بۆکە هەوڵ بە ژمارە کەڕەتی ژمارەکەی تۆزەکەمە گەورەکەی هەوڵ بە ژمارە کەڕەتی ژمارەکەی ئێکس کەڕەتی ئێکسکەی ئەوە بکەین بە سێ خەت وای کەڕەتی وایکەوەیان یەک خەت واتە ژمارە و ژمارە بەیەکەوە ئێکس و ئێکس پێکەوە وای و وای پێکەوە زێت و زێت پێکەوە من و من پێکەوە بەو جۆرە هەرچی لە یەکچوو پێکەوە گرنگ نییە توانەکانیان جیاواز یا جیاواز نییە ئەوە ڕادەی لێکچووە لە بابەتی کەم و کۆیە بێت توانەکانیشیان وەکو یەک بێت بەس لە کەڕە تا توان گرنگ نییە تەنیا پیتەکان لە یەک بچن ژمارەیە لەگەڵ ژمارەیە پیتە لەگەڵ پیتە وازحە ئەنجا مەرجە کەوانەیش توانی نەبێت چونکە ڕیزبەندی کردارەکانمانێکەوانەی پێشوو خوێنبان یەکەم جار کەوانە دووەم جار توان سێیەم جار لێکدان و دابەش چوارەم و کۆتایی کۆ و کەم ئاگادار بە ڕیزبەندی کردارەکانیش بزانین ئەم پرسیارە توانی تایە بەڵێ ژمارە ئێکس وایەکان توانیان ئێکس وای قەی ناکە توانی هەبێ ئێکس وای هەر بێ ئەسڵەن توانیشیان هەبێ خوایە باشە توانیشی نەبێەوە هەر یەک ئەگنا ئێکس وای هەبێ توانی هەر هەیە ئەگەر توانەکەیش نەنووسرا بێ ئەوە یەک ئاگادار باش کەوانەکە توانی هەیە نەخێر نیت یەکسەرە توانی یەکسەر ژمارە و ژمارە لەگدان کەواتە چی ڕوەدا هیچ ڕوونایە مەترسە ژمارە کەڕەتی ژمارە واتە دوو کەڕەتی سێ ئێکس کەڕەتی ئێکس واتە ئێکس سێجا لێکدانی ئێکس بە توانی دوو ئەتوانی جیاشی کێتەوە ئەمە بەجیا ئەوە بەجیا ئەوی تریان چێمێنێتەوە وایەکان کەواتە وای بەتوانی سالب چوار لێکدانی وای بەتوانی دوو ئادەی دوو کەڕەتی سێ شەش ئێکس توان سێ کەڕەتی ئێکس توان دوو ئێدیقەت بە بنچینی یەکسانە تۆزە پێش ێسەوتمانەگەر بنچینی یەکسانە تا لام نەبردووە لەسەری توان کۆکەینەوە کەواتە بێتە ئێکس بەتوانی سێ کۆ دوو باش وایەکەمانە کاتە وای بەتوانی سالب چوار کۆ دوو شەشەکە وەکو خۆی ئەمە کاتە ئێکس بەتوانی سێ کۆ دوو پێنج وای بەتوانی سالب چوار کۆ دووی کەم نەڵەیە کاتە دوو ئەکاتە سالب دوو ئەکاتە چی؟ وای بەتوانی سالب دوو سادەمان کرد هەر زۆر زۆر ئاسان بوو هەر هیچ فکرێکی تیانە بوو ئەسڵا بەس یەک شت ماوە ئاگات لێی بێ ئەو شتە چییە سیرکەن لە بیرکاریە کۆمەڵێشتمان هەیە بۆ شخصیاتت زۆر ناشرینە امتحان بکەیت و جواب بیتەوە لەسەر ئەسئیلەکەتەوەی تیابێ بڕوان پێ بکە لای مامۆستا بۆ شخصیات زۆر ناشرینە یەکێ لەو شتانە چییە هەر کاتێک توانێکی سالبت هەبوو جوان نییە واجبی بێڵی توان نابێ سالب بێ چیم بۆکەی هەڵێگەڕێنیتەوە بەس خۆمە لەناو کەوانەی کەرتانیەتە هەڵیگەڕێنمەوە باش هەر ڕادەیەکم هەبوو توانەکەی سالب بوو قەت بەزانت چیەکەم کەرتێکم بۆ دروستکە ئەو وای توان سالبە چێتە ژێرا بێتە موجب سبحان الله ئیرادەی ئەوخوایە هەر لەگەڵ چوو ژێرا بێ بە موجب چی لە بەردەمیایەتی 6x-5 ئەو 6x-5 چێتە سەرەی کەرتەکە ئەوە بوو بە حەلی کۆتایی هەر ژمارەیەک ئێکسێک پیتێک شتێک تەبوو توانەکەی سالب بوو ئەچێتە ژێرە کە چووە ژێرە توانە بێ بە موجب چی لە بەردەمیا بوو ئەچێتە سەرەی کەرت چی لە بەردەمیا بوو ئەچێتە سەرەی کەرت ئۆکەی ئەمەش بریتیە لە کۆششێک کە هەر عیبە من باسی یەکەم بەس قەینا باسی یەکەم سێ کەڕەتی 6 18 ئێکس توان سالب سێ کەڕەتی ئێکس توان چەند نەنووسراوە هەر ئێکسێک توانەکەی نەنووسرا بوو یەکە هەر وایەک نەنووسرا بوو یەک ئەگەدار کەواتە بێتە ئێکس بەتوانی سالب سێ کۆیەک وای بەتوانی وای کەڕەتەکەین ئەبێتە دوو کۆ سێ ئەمە شەکاتە 18 ئێکس بەتوانی سالب دوو سالب سێ کۆیەکی کەمە کاتە سالب دوو ئەگەر نەتزانی هەرچەند خۆی عیبە بەس با بڵین عیب نییە بە حاسیبە بنووسە سالب سێ کۆ دوو سالب سێ کۆیەک عەفو جامەکەی کاتە سالب دوو وایەکەیشم بەتوانی دوو کۆ سێی کەمە کاتە پێنج ئەگەدار بە ئەم جاریان ئەمە توانەکەی سالبە نابێت وریابە کەرتێکم بۆ دروستەکەی هەرچی توان سالبە چێتە ژێرەی کرد توانەکەی بێ بە موجب و هەرچی توانەکەی موجب و ژمارەیە لە سەری کەرتەکە بینووسە وای توانی پێنج ئەوە وای ئەوە توانی پێنج تا زۆر جارێکی تریش زۆر
پرسیارێکی بەسیط و ئاسانە و ماڵی ئەوەیە تۆ پرسیارێکی وەها بێتەوە و بیزانیت و دەرەجەی باشی تیابێنیت و بیریشت نەچێت دوعای خێریش بکەیت بۆ مامۆستا دیدار. باش نییە؟ ئەگەر دوعای خێریشت نەکرد کوورەگەردن ئازابێ گرنگەوەی ئیستفادە بکەیت. ئاگادار بە توانێکم هەیە کەوانەی هەیە کەوانەکەیش کەرتی تایە چیم بۆکەی بۆ سەرە بەجیا واتە ئاڵێ وای توان 6 ئێکس توان 3 بەتوانی 5 لەسەر بۆ ژێرە بەجیا 3 وای توان 2 ئێکس توان 8 بەتوانی 5 واتە بۆ سەرە بەجیا بۆ ژێرە بەجیا بێشێک بڵێ ساکەن کە پێشە سەخەنمان. دوای ئەوە نێوان ڕادەکان چییە؟ هیچ لە نووسراوە کە هیچ لە نووسرا بوو چییە؟ لێکدانە. هەر کاتێک کەوانەیەکی تواندارم هەبوو ناو کەوانەکە کەرت نەبوو بەڵام ڕادەکان لێکدان لە نێوانیان بوو ئەوە ئەو توانە دابەشە بێ بۆ هەموویان. واتە بێ بەچی؟ ئەبێ بە وای توان 6 بەتوانی 5 ئەبێ بە ئێکس بەتوانی 3 بەتوانی 5 ئەبێ بە 3 بەتوانی 5 ئەبێ بە وای توان 2 بەتوانی 5 ئەبێ بە ئێکس توان 8 بەتوانی 5. ئاگادار بە هاڵە کابرا خۆی لە خۆیان نەبوو نازام چێکشی لە خۆی بەستە بوو ئەمەش هەروایە کابرا خۆی توانی هەیە وڵات توانێتریشی بۆ زیاد بوو. ئێستا بوو بەچی؟ بوو بە توانی توان 5ەکە توانی 2 دووەکە خۆشی توانە. توانی توان چی لێ بکەین؟ لێکی لە یاساکانەوە توانی توان لێکدان بکەین کەواتە کاتە وای بەتوانی 6 کەڕە 5 سی ئێکس بەتوانی 3 کەڕە 5 15ەکە بووە 5 بەتوان 3 بەتوانی 5 ئەویشی حاسی بێ 3 بەتوانی 5 سبزان 3 کەڕەتی 3 9 کەڕەتی 3 27 کەڕەتی 3 8 کەڕەتی 3 کەڕەتی 3 243 شتێکی وایە ئەدێتەوە و بە مەراق ئەوە کەڕەتی 5 کەڕەتی 5 تەوە ئەدەی 3 توان 5 دەی کورە زەمانی لێکدان خۆمە کوانێ چی لێ هات ئەوەتانێ کەواتە کردێ 243 وای توان 2 توان 5 واتە کاتە وای ئەوە 3 خوا غەزەوی لێگرتووە 2 توان 10 عەفو وای توان 10 ئێکس بەتوانی 8 کەڕەتی 5 40 ئەمە بریتیە لە سادەکردنەکەی. خۆ گەر هاتەوە هەڵبژاردن نەبێ ئاواش جێ بێڵی بە مەسا ناتوانێت زەڕی لێ زانیاریت بەس لەوەش سادەترەکرێ بەڵێ ئەکرێ چۆن ئەکرێ وەرە دقت بە وەرە دقت بە بزانە چۆن لەوە زیاتر سادەی ئەکا بۆت یەکسانە بە ژمارەم هەیە تا دابەشی و ژمارەکەم نەخێر کەواتە ژمارەکە وەکو خۆی مێنێتەوە 243 وای توان سیم هەیە وای ترم هەیە لە ژێرە بێ لە سەرە بێوەمانە بۆی زەڕبیان کەم یان دابەشیان کەم یا شتێکیاوە بەڵێ ئەمە وای توان سیە ئەمەش وای توان دێ کەواتە وایانە لەیەکە چن مادام لەیەکە چن دەی کەواتە ئەبێ سادێکی چۆن سادێکی کەڕەت بتوان کۆکەمەوە دابش بتوان لێ دەرەکەم کەواتە بێ بەچی توانەکانم بۆ لێ دەرکە واتە بێ بەچی بێ بە وای توان سی ناقسی سی ناقسی 10 سی ناقسی 10 کاتە چەند وای توان 10 وای توان 10کە موجبە یا سالبە موجبە کەواتە لە سەرە بینووسم سالب دەرچێ ئەنجامەکەی لە ژێرەی کەرتەی نووسم موجب دەرچێ لە سەرەی کەرتەی نووسم کەواتە سی دەی لێ بڕوا کردیە 10 ئەو موجبە هاوە چلنی کردیە موجب 10 باش ئێکسەکان چەند ئێکسی تایە وەڵا دوانی تایە کەواتە بە ئێکسەکانی توانەکان مادام دابەشە لێک دەرکەی ئەکاتە 15 ناقسی چل بە حاسیبەکەت بنووسە ئەکاتە ئێکس بتوانی 4 نییە چلە 15 ناقسی چلیکەم 25ەکە نییە 25ەکە 25 بەڵام بە سالبی توانەکەی چییە سالبە کەواتە لە ژێرە بنووسە ئەو سالب و موجبە تەنیا پێتەڵێ سەرەیە ژێرە بەس کە لە سەرە و ژێرە نووسیت نیشانەکەی نانووسیتەوە هەمیشە هەر موجب دانی ئەگەدار بە بەڵام ئەگەر سالب بێ یەتە ژێرە ئەگەر موجب بێ یەتە سەرە ئەمەی کە ئەیبینی خۆ ئەگەر چاوداخەی نایبینی بریتە لە ئەنجامی و پرسیارەی کە نەکەی چاوداخەی نەیبینی باشە ئەوەش بۆ زانین هەموو بڕێک بەتوانی سفر دەکات یەک جگە لە سفر بەتوانی سفر نەبێت کە پێناسە نەکراوە ئەوەش قسەیەکی مهمە واتە ئەگەر حەوت بێنم بەتوانی سفر
هەرە کاتە 1 هەزار بێنم توانەکەی سفر بێ هەرە کاتە 1 حەزەکەی 1 ملیۆنم بۆ بێنە حەزەکەی هەتا بەیانی سفر ڕیسکە توانەکەی سفر بوو ئەکاتە 1 من بەم گەورەیە نییە لێکی نەزانێ زۆر گەورەی توانەکەم سفر بێ ئەنجامەکەی کاتە 1 ئاگدار بە هەر شتێ توانەکەی سفر بێ کاتە 1 جگە لە سفر بە توانی سفر نەبێت سفر بە توانی سفر لەگەڵ ئینفینیتی بە توانی سفر ئەم دوانە بڵێ کاتە 1 غەڵەتە ناکاتە 1 باشە ئەمانە چیان پێوتری ئەمانە خۆی لە بێکاریە شتێکیان هەیە سفر بە توانی سفر و ئینفینیتی بە توانی سفر یانەوترێت NaN واتە not a number واتە ژمارە نین واتە تۆ ناتوانی ئەمانە ئیشیان لەسەر بکەیت حوت NaNمان هەیە لە بیرکاریە ئیشت پێی نییە ئەوەی کە تۆ بۆ ئێستا زەڕورە تەنیا سفر توان سفرە ناکاتەیەک و پێی ئەڵی پێناسە نەکراوە بە کوردێکی خۆمان ئۆکی ئیتر لە دوای ئەوە کۆمەڵێک کۆششێکمان هەیە ئەم کۆششە توانم بڵێم بۆ خۆت لە ماڵەوە حەلی بکە و هیچ شتێکی وەهایتیان نییە و زۆر سادە و ساکار و سەهلە ژمارە دابەشی ژمارەمان بۆ بکە ئێنیمانە تەنیا دووەکە هەیە دایبنێرەوە x بە توانی 8 x بە توانی دوومان هەیە دەیوەرە xەکە مادام وەکویەکوان 8 ناقسی دوو کەچ کە سەرۆ ژێرە نەکاتە x بە توانی 6 موجە بە یاسال بە وەڵام موجە بەکاتە لە سەری کردی نووسەوە وایەکان دووانمان هەیە کەواتە وای بە توانی سەرە ناقسی توانی ژێرە واناکە با ئەنجامە کاتە وای بە توانی سالب دوو سالبە یان نەسالبە سالبە یانی چی هاتە لە ژێرەی کرد بینووسە ئەو بریتێ لە ئەنجامەکەی هەر زۆر سەهلە هەر زۆر بەسیتە ئەی بۆ وەکو ئەوەی پێشووی سەرەتا نهاتم توانەکان دابشکەم ئێ لە بەروێم پرسیارە دیقەتی بە توانی نییە کە نەیبوو یەکە کە یەک بوو یەکسەر کەوانەکە لابەرە کە نەیبوو یەکسەر کەوانەکە لابەرە زۆر سەهلە بۆ هیوای کە سوودێکی باشم پێگەیان دەبی بۆ هیوای کە ئینشاءالله لە هێزەکان تێگەشت بێتی وانەی داهاتوو مقدەری ئیلاهی نەبێ ئەگەر یەکتریمان بینیەوە ئەچینە سەر سادەکردن و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ڕێگەکاندا کەیشێکی ترە لە بابەتە زۆر گرنگەکان بە هیوای سوود بۆ هەموو لایەک لە دوعای خێر پێ بەشمان مەکەن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان